گوڵی بەیبوون ڕازان بوویەوە و تاجێکی زیوی لەسەر نابوو بەسەر بەرزی ئەوانە دوابوونەوە کە لە بچەیی. ناوم نەرمین کەمال جەلالە، دانیشتووی شاری هەڵەبجەم. لە کاتێکی مایەکە من زەواجم کردبوو لە ماڵی باوکم نەبوو. ماڵی باوکم هەمویان لە ژێرخانەکەی خۆیانە 14 کەس من شەهید بوون. وڵای تر ئێمە بە پێ ڕامان کرد چوون بەرەو ئێران. ماڵی باوکم ساریان پێ بوو، ئێمە سەتا عەبابێلە بە سارە چوون لەوەلا بە پێ چوون بۆ دوگای پێنگاوەر. وڵای پاش مانگێک من حامی لەبووم، هەتا مناڵەکە دایک بوو. دوایی کە سوکار هاتن پێیان ماڵی باوکم نەما، من هەر ئەگەڕام بە بۆ شێوش هەر ئەگەڕام لە ئێرانە. 14 کەسم، دایکم و باوکم و باوکم دوو خێزانی هەیە بۆ دایکم و باوکم باوەشنەکەم لەگەڵ باقی مناڵەکانە نۆکچ و دووکە. وڵای یادەکە تۆزە کاڵوکوتی پێوە دیارە. بەڕاستی ئێمە کە ئەم یاداوە خاو بە تۆ زۆر تەسیری لێ لە ئێوارەوە من خەفەتە خۆم، یعنی شارێ بەم گەورەی ئەم کارەساتی بەسەرا بێ حتا کارەباکەی شیشان نەبوو تا 12 کارەبا و کارەبا بڕا. ئەوایە لە ئێوارەوە ئەم شارە جۆرێکی کە بووایە. ئەشم جێت ناهێڵم وەکو دایکمی، شیرینەکەم ڕۆژ لە دوای ڕۆژ هەر نازداری خوازانێ. من ناوم لەیلا حسێن حەسەنە، بەرکەوتووی چەکی کیمیایم، خاوەنی شەیدێکی خێزانەکەی خۆمم، کۆی خێزانەکەمان هەمووی بەرکەوتەی چەکی کیمیاین دەیان شەیدی بنەماڵەمانەیە. بنەماڵەکەمان بە ڕێژەیەکی زۆر زۆر زیاد لە 150 بنەماڵەکەمان بەرکەوتەی چەکی کیمیاین هەمیشە بەدەم ماکەکانی ئەو ژەهرە کوشندەیەوە ئەناڵێنن، ڕۆژانە وێڵن بە دووی هەناسەیەکدا لە نێو ژینگەی پاکە. ژینگە پاکە بە سنگی ئێمە توانای هەڵمژینی ئەو هەناسەی نییە. هەمیشە وێڵین لەگەڵ ئازارەکانمانە ئەژین. تەمەنێک هەرچی کارەسات هەیە لە کوی دنیا سەیری مێژوو کە لە پاش حەدەسەکە ڕێژەکە قوربانیان جێگیر ئەبێ. بەس کە سەیری کارەساتی کیمیابارانی هەڵەبجەکەن هەمیشە ڕێژەکە زیاد ئەکات، بەرەو هەڵکشان ئەڕوات. لەبەرەوەی کاریگەری گازەکە لەسەر بەرکەوتووەکانی ماونەتەوە تا بێنێ خۆی بە پێی تەمەنج خۆی جێگیر ئەکا و ڕۆح دەرئەکاتە دەرەوە لە جەستە. بۆیە هەمیشە ڕێژەکە جێگیرنی ئەو ڕێژەی ئەو ترێت و لە ڕاگەیاندنەکان دانی پیانرێ، ئێمە دانی پیانانین چونکە ڕۆژانە ڕێژەکە زیاد دەکات بەهۆی نەبوونی هەناسە بۆ بەرکەوتوەکانیەوە. کارەساتی کیمیابەرانی هەڵەبجە لە ناخی قوربانیەکانیان لە ناخی دانیشتوانیەکانیان هەمیشە تەشەنە ئەکات. تەشەنەی کردووە و هەر تەشەنەکە بۆی ساڕێژ نەبووە، هەر ماوە تۆ برینەکەی هەر بە سوێیە. هەمیشە هەر لەگەڵ ناڕەحەتیەکانمان ناژین. ئەوەشی کە ئیبینیت ئێستا ڕێژەیەکی زۆر کەم لە قوربانیان توانیوانە وەرنە ئێرە لە نزیکەوە وەرنە سەر مەزاری شەهیدان. هاتنی بەرپرسان لە تەنها ڕۆژێکە هۆکارێکی کێیە بۆ هیلاکردنی دەرونی بەرکەوتوان و بنەماڵی شەهیدان، چونکە هەر لە ڕۆژێکە لە ساڵانە ڕۆژێک هەڵەبژێرن و یەن بەردی بناغەدانێن لەم شارەیە. پێشنیارەکەین بۆیان ئیتر بەسە بەردی بناغەی بێ بێ پرۆژە. پێشنیاریان بۆکەین لەمە ئێستا بە دواو پێشانگا بکەنەوە، پێشانگایەک بۆ بەردی بناغە بەجێ نەکراوەکانیان، بۆ بەردی بناغە بنیاتنە نراوەکانیان. هێندە زۆرە پێشانگاش ناگیرێ، هێندە ڕێژەکە زۆرە ئیتر مەگەر بنەماڵی شەهیدان و قوربانیان لێی تێبگەن و بزانن چین هاماتێک لەسەر ناخمان بەجێ دێڵێت. گوڵی بەیبوون ڕازان بوویەوە و تاجێکی زیوی لەسەر نابوو بەسەر بەرزی خەرمانەی دابوو ڕوخساری نابوو مرۆڤ دۆستی. کاژمێرێکی ناسکی شوشەی وەکو دڵی پاکی کردبوویە دەستەکەی تری